ئێمە هەر لە سەرتاوە کە کۆرۆنا هاتە کوردستان ئێمە تیمی خۆمانە بوو بەردەوام تیمەکانمان لە گەڕان و پشکنین و بەدەدا چوون زوابووین و لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی و مدوو لیژنە هەیە لیژنەیەکیان لە قایمقامەتی قەزای کۆیەیە کە ئەو هەر بۆ کۆرۆنا لیژنەیەکی لە بەڕێوەبەری گشتی خۆمان کە بەڕێز بەڕێوەبەری گشتی سەرۆکی لیژنەکەی و خۆی سەرپەرشتی دەکا تیم لیژنەمان دروست کردووە بۆ ئەماوە نەخۆشخانەکانمان ئامادە کردووە 6 جیهازی تەنەفس سناعیمان هەیە وەکو بەڕێوەبەری گشتی و سنتەرێکی کۆرۆنا کە بۆمان دروستکرا بوو سوپاسەکەی خۆتان ئاگادار بوون ئەمەش ئامادە کراوە و کارمەندانی تەندروستیشمان ئامادە کردووە بۆ ئەو بەشە و ئێستاش ڕۆژانە من پێم وانە ئەمە شەپۆڵی دووەمی کۆرۆنا بێت چونکە ئەمە یەکەم کۆتایی نەهاتبوو کە ئەمە دروست بووە ئێستاش ڕۆژانە تیمەکانمان ڕێژەی فەحس و سەواب وەرگرتنمان زیاد کردووە لە شوێنی جیاجیا لە ناحیەکان لە ناو قەزای کۆیە لە ئەو جادانەی کە شەوان قەڵەباڵ و گەنجن و شوێنانی کافتریای لێ چەندین فەحس و فحوساتمان لێوەرگرتن سوپاس بۆ خۆکە تا ئێستا شارەکەمان پاکە.